چەندین جار لەگەڵ لایانی پەیوەندیدار قسەمان کردووە تیانە جلە بس لو دوكريكاري شيء لك باون تصوير نكن باز اورو دوكريكاري باخونا كوتو اوكي تصوير داواکاریمان ئەوەیە ئەو ڕێگامان بۆ قرتا بکەن 12 ساڵە خیری بۆ دەرسووە تا ئێستا نایکردووە وەڵای ڕێگاکەمان کەند و کۆسپیتیا مەکتەبی لەسەرە ڕێگای فەرماندە و بە هیلاک چوونە چەند ساڵە سارەکانمان زیانیان بەردەکەوێ و 12 ساڵە خێری بۆ دەرچووە بە حساب نایە هەندی بچینە ماڵبەند و ئەوە شارەوانێ و لاوێندی پەیوەندی دارەوە وەڵای هەر جوابمان نادەنەوە چەندی ساڵە دەچین فشەی بۆمان ناکرێت دەمانەوەی خرتاو کرێ و وەڵای گەر کرتاو نەکرێ ئەو جارە دێنەوە ڕێگاکەی بە تەواوی دەگرین وڵا داواکاریمە بەخێر مەسەر چاوم داواکاریمەوەی ئەمە کێشە و جادە و قرتاومان هەیە ئەو گوندستان هەمووکرانی من لە نزیک شارینە شتە چیوانە بۆمان ناکەن بەڵێنیان پێدانە چەندان بەڵێنەکان ناگەن لەسەر ئێستا کاتی دەنگدان و ئەوەی بۆمان نەکەن زامەتە جارشکمان بکرێ گەڕەکەمان بەس کۆرانەکەمان بۆ سەب کرا و زیاتی چکە بۆ نەکراوە ڕێگای سەرچیە بەڵێ ڕێگای سەرچیە دامی لەسەرە فەرماندەی لەسەرە مەکتەبی لەسەرە خەڵەبارەکە بەڕاستی زۆر وەڵا داواکاریمان قرتاوکردنی ئەو ڕێگایە ڕێگاکەمان چیلۆمەترێکە مەودای چیلۆمەترێکە بە هەمووی چیلۆمەترێکە و کەمتر لە 12 ساڵ پێش ئێستاوە پرۆژەی قرتاوکردنی بۆ دەرچووە شۆستەکانی بۆ کراوە شوێنی نەمامی بۆ کراوە بەڵام قرتاو نەکرا چەندین جاریش چوین بۆ لایانی پەیوەندیدار بەڵام هیچ بە هانامانەوە نهاتن